سڵاو هاوڕێیانم کاتتان باش. ئەم ڤیدۆیەم وەڵامە بۆ پرسیارێک کە زۆر جار ئەکرێت یا لێم ئەکرێت، هەندێک گەنج ڕۆژانە ینی پرسیارم لێەکەن، منیش پێیان ئەڵێم لە جێی ئەوەی کە بۆ نمونە وەڵامی چەند جارێک وەڵام دەمەوە ئەیکەم بە لایف ئیتراوە ئەوانیش گویان لێ بێت و لەوانەیە بۆ خەڵکی تریش بە سوود بێت. پرسیارەکە ئەوەیە ناسیۆنالیزم چییە؟ پەیوەندی چییە بە نازیزمەوە؟ یا هەنێ جاریش ئەبەسرێتەوە بە بەعسیزم، بەعس یعنی حزبی بەعس، نازیەکان، کەمالیزم. زۆر جار ناسیۆنالیزم ئەبەسرێتەوە بە ڕژێمە سەرکوتگەرەکان، ڕژێمە تۆتالیتارەکان. تۆتالیتار هاوڕێیان وشەیەکە بوو لە ینی گشتگیرەکان، نازان تۆتالیتار چی پێڵێن، گشتگیرە ینی زۆر جارە بەسرێتەوە بە دیکتاتۆریەتەکان، دیکتاتۆریەتە نەتەوەییەکان. ئەوەیە ینی هاوڕێیان من پێم وایە ناسیۆنالیزم کاتێک کێشەیە کە وڵاتەکە سەربەخۆ بێ، ینی هەموو بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی نەتەوەیەک ناسیۆنالیستە، هەر خۆی وایە، چکە تۆ ڕزگاری نەتەوەکەتەوێت، ئێوە خۆی لە خۆیان ناسیۆنالیزمە، تۆ ئەبێ پشت بە ناسیۆنالیزم ببەستی بۆ ئەوەی بگەیتە دەوڵەت. ینی زایۆنیەکان ناسیۆنالیست بوون، زایۆنیەکان کە ئیسرائیلیان دروست کرد بزوتنەوەیەکی ناسیۆنالیستی بوو، لە سەردەمی دروستبوونی دەوڵەت نەتەوەیە بوو کە ئەو بزوتنەوەی لە ناو هەموو میلەتانە دروست بوویتر. ناسیۆنالیزم ئەو بزوتنەوانن کە لەو وڵاتانەیە دروست بوون کە هێشتا دەوڵەت نەتەوەیان دروست نەکرد بوو، ینی ئەوە بۆ دروستکردنی دەوڵەت نەتەوەیە. لەبەرەوە ئەوترێت ناسیۆنالیزم پێشەوەی دەوڵەت دروستکەی کێشە نییە، فاشیزم نییە، ینی ئایدۆلۆژیایەکی خراپ نییە، زیان بەخش نییە، سوود بەخشە، چکە ئەتگەێنێتە دەوڵەت. بەڵام دوای دروستکردنی دەوڵەت ناسیۆنالیزم داخرانە، ئیتر وردە بەرەو فاشیزمە ڕوات، وەکوێ دەرمانێکە ئەی خۆی کاتێکە نەخۆشیت هەیە چاکە بیتەوە، ئەگەر بەردەوام بی نەخۆش دەخاو دەرمانە. ناسیۆنالیزم ئاوایە، پێشەوەی سەربەخۆبی تۆ ناسیۆنالیزم بەکارێنی بۆ گەیشتن بە سەربەخۆیی، بەڵام ئەگەر بەردەوام بووی ئەوە ئیتر فاشیزمە. لەو شوێنانەیە ناسیۆنالیزم ئەبێتە فاشیزم کە ئیتر بەردەوام ئەبن سەر ڕای دروستبوونی وڵاتەکە، بەردەوام ناسیۆنالیستن، ئیتر ئەوە بەرەو نەژاد پەرستیشە ڕواوەکو لە تورکیا ئەتاتورک، ناسیۆنالیزمی تورک بەرەو فاشستی ڕۆی، ناسیۆنالیزمی ئەوەی من پێم وایە نازیەکان یا هیتلەر. نازی خۆی هەر کورتکراوەی چییە؟ پارتی ناسیۆنال سۆسیالیستی ئەڵمانیا، ینی پارتی ناسیۆنال سۆسیالیستی کرێکارانی وەزان کرێکارانی لەگەڵای هاوڕێیان نازی پێم بڵێن پارتی ناسیۆنال سۆسیالیستی کرێکارانی ئەڵمانیا. دڵنیانیم کرێکارەکەی لەگەڵایانە، یعنی کاتێکە موتوربە ئەکرێ، هەموو جار کە ناسیۆنالیزم موتوربە کراوە بە کۆمۆنیزم یا بە سۆسیالیزم، فاشیزمی بەرەمێناوە. نازیەکان ناسیۆنال سۆسیالیست بوون، فاشیەکانی ئیتالیا مۆسۆلینی لە پارتی کۆمۆنیستی هین بوو، لە پارتی سۆسیالیسمی ئیتالیا بوو. حزبی بەعس، حزب البعث العربي الاشتراكي، واتە ناسیۆنال سۆسیالیزم ڕێک وەکو ڕێک ئەوەیە، یان واتە پارتی عەرەبی کەەوە ناسیۆنال، ئیشتیراکی واتە سۆسیالیست، ناسیۆنال سۆسیالیزمی عەرەبی.
واتە هەموو جار کە ناسیۆنالیزم متوربە ئەگرێ لەگەڵ سۆسیالیزمە فاشیزمە خاتەوە یعنی هەموو جار ئایا ڕاستە و قسەیە بەڕاستی ئێستا بە مێشکما هاو ئەوەش ڕاز نییە چونکە هینەکان زایۆنیەکان سۆسیالیستی بوون ینی زۆربەی ئەوانەی کە هاتنی بۆ یەکەم جار ئەوەی کە پێوترێ بزوتنەوەی دروستکردنی کۆلۆنەکان کۆلۆنیەکان کۆمەڵگەکان ئەو کۆمەڵگە سەرەتاییانەی کە دروست کران لە ئیسرائیل سۆسیالیستی بوون واتە ئەوەش یانی لە سەدا سەد وانە بەڵام کاتێک کە سۆسیالیزم لەگەڵ دیموکراسی تا مترباکرێ ئەنجامێکی زۆر زۆر باشی هەیە وەکو وڵاتە سکەندەناڤیەکان وڵاتە سکەندەناڤیەکان سۆسیال دیموکراتن واتە لە هەندێک ڕووەوە سۆسیالیستین چکە کەرتی گشتی بەهێزە چونکە خزمەتی گشتی هەیە چکە بیمەی بێکاری هەیە بیمەی تەندروستی هەیە چکە خانەنشینی هەیە بۆ هەموو کەس ئەمە سۆسیالیزمیە لە لایەکی تریشەوە دیموکراتن چونکە سیستم دیموکراتیە فرەحیزبیە ئەوانە واتە ناسیۆنال سۆسیالیزم فاشیزم دروستەکات بەڵام سۆسیۆ دیموکرات یا سۆسیۆ دیموکراتیزم چی پێ بڵێن ینی ئەوە حیزبەکانی سۆسیۆ دیموکرات زۆرتر سیستمەکەیان لە ڕووی ئەتوانین با بڵێن باشترە بەڵام لە ئێستەیە سۆسیۆ دیموکراتیش پشگی لە حەماسەکەن ئەو پەڕی قێزەونن وەکو دیموکراتی ئێران لە ئەنتەرناسیۆنالی سۆسیالیزمایە ئەنتەرناسیۆنالی سۆسیالیزمیش بە هەموو شێوەیە دژە ئیسرائیلە دژە ئەمریکایە دژە بارزانیە یعنی دژە هەموو شتێکی باش و جوانە دژە ڕۆژاوایە دژە بەهاکانی مافی مرۆڤە پشگیر لە ئیسلام و حەماس و ئەوانە ئاکات بەڵام ئەوەیە ینی واتە کاڵەی سۆسیالیزم کاڵەی ناسیۆنالیزم خۆی ناسیۆن مەبەست لە نەتەوەیە واتە نەتەوە گەرایی ناسیۆنالیزم واتە ینی بنەمای خەباتەکەت نەتەوە ئەکەیتە بنەما لە کۆمۆنیزمە یا لە سۆسیالیزمە لە سۆسیالیزمە ینی کۆمەڵگە ئەکەیتە بنەما چین ئەکەیتە بنەما لە کۆمۆنیزمە چین بنەمایە ئەیتە چینەکە هینی نییە نەتەوەی نییە چینی کرێکار لە دنیادا چینی کرێکارانی جیهانی یەکگرن کرێکارانی جیهانی یەکگرن چین ئەکەیتە بنەما لە ناسیۆنالیزمە نەتەوە ئەکەیتە بنەما لە لیبرالیزمە ئازادی ئەکەیتە بنەما ینی لیبرالیزم مەروشەکە لە لیبرالیزمیشەوە هاتووە ینی ئەتوانین بڵێن لیبرالیزم لە ڕوویەکیشەوە ناسیۆنالیستە لیبرالیزم لە ڕووی ئەتوانین بڵێن بۆ نمونە لیبرالیزم باوەڕی بە دەوڵەتە باوەڕی بە سنوورە باوەڕی بە مڵکی تایبەتە باوەڕی بە کەلتور و زمان و باوەڕی بەو شتانەیە لەبەرەوە لەو ڕوانەوە نزیکترە لە ناسیۆنالیزمەوە یان ئێستا ئەمریکا نزیکترە لە ناسیۆنالیزمەوە چونکە هەندێک بەهای ینی ناسیۆنالیزمی تایە بەڵام لە ڕوویەکی تریشەوە لیبرالیزم پێچەوانەی ناسیۆنالیزمە لە هەندێک ڕووەوە کە باوەڕی بە بازاری ئازادە باوەڕی لە ڕووی ئابووری و بازرگانیە و باوەڕی بە سنوورەکان نییە باوەڕی هەنێکیشیان تەنانەت وەک بڵێ پاوانخوازن ئەمریکا ئەبێت دەستی هەبێ لە هەموو جیهانە ناسیۆنالیزم داخرانە بەتایبەت لە دوای دەوڵەتەکە کە دەوڵەتت هەبوو ناسیۆنالیزمیتت داخران دروستەکە هەر بۆیە ئەڵێ ینی دوای پێشێرکاری مافەکانی ترەکات
چونکەڵێ یەک نەتەوە یەک نازامچی ئەوە پێش لە کاتی شۆڕشا بێگومانە بێ نەتەوەیەک شۆڕش بکە بۆ یەکگرتو بێت و شۆڕشەکە بەهێز بێت و وڵاتەکە ڕزگارکە بەڵام لە دوای شۆڕژی تر نابێ ناسیۆنالیزم بێڵیت چکە ناسیۆنالیزم پەیوەندی بە یەک نەتەوەەوە هەیە تۆ بێ فرەیی دروستکەی فرەنەتەوەیی فرەئاینی ئەو شتانە بەڵام لە ناسیۆنالیزمە یەک نەتەوە یەک دین بۆی یەکگرتووی هەبێت بۆی شۆڕشەکە بەهێز بێت بنەمای ئەوەیە بنەمای ناسیۆنالیزم نەتەوەیە ناسیۆن واتە نەتەوە بنەمای سۆسیالیزم سۆسیال ینی هەر خۆی لە کۆمەڵگەوە هاتووە کۆمەڵگە گرنگە نەک نەتەوە کۆمەڵگە لە کۆمۆنیزمە ئەو کۆلێکتیڤیزم گرنگە ینی ئەو چینەکە چین گرنگە لە لیبرالیزمە توانین بڵێن لە لیبرالیزما بۆ نمونە یەکێک لە بەڕاستی بنەماکانی لیبرالیزم مڵکیەتی تایبەتە ئازادیە یەکسانی لە بەردەم یاسایە نەک یەکسانی تر تەنیا لە بەردەم یاسایە یەکسانیت لە هیچ شتێکی ترە نابێ یەکسان بیت ئازادی زۆرتر بەهای باڵای لیبرالیزم ئازادیە هەر بۆ خۆی لایبرتی لیبرالیزم هەر خۆی لیبێختێ ئەوە لە لاتینیەوە هاتووە لە ئازادیەوە هاتووە واتە ئازادی ینی خۆی بە بێهۆ نییە ئایدۆلۆجیاکان ناوێکیان هەیە بۆچی لیبرالیزم و شەی ئازادی هێناوە ئازادی گەرایی سۆسیالیزم واتە کۆمەڵگە گەرایی هین نازانم بڵێم ناسیۆنالیزم واتە نەتەوە گەرایی ئەوەیە نازیزم ناسیۆنال سۆسیالیزمە ئەو تێکەڵەیە لە نێوان سۆسیالیزم و ناسیۆنالیزما کە کارەسا دروزەکە حەزبی باسیش بە هەمان شێوەیە کەمالیزم بە هەمان کەمالیزم ناتوانین بڵێن بەڕاستی هیچ شتێکی سۆسیالیستیان نیە چکە زۆر کەمال ئەتاتورک و هەر کەمالیستەکان زۆر دژی چەپ بوون ئەوە توانین بڵێن هین نییە تەنانەت لە ناو بەعسیشە کە ناسیۆنال سۆسیالیزم بوو باڵی ڕاست و چەپی هەیە بۆ نمونە سووریا باڵی چەپی بەعسە عێراق باڵی ڕاست بوو بەڵام هەر پەیوەندیان هەر گرنگ بوو لەگەڵ چاینایە بۆ لە عێراقا پەیوەندیان لەگەڵ چاینا لەگەڵ یەشێتی سۆڤێتە هەر گرنگ بووە چکە بەشێک لە ڕووی ئابوووریەوە ئابووری حزبی بەعس ئابوورێکی سۆسیالیستی بوو کەرتی گشتی بۆ نمونە باوەڕی بە کەرتی تایبەت نەبوو نە لە سووریا نە لە عێراقا کەرتی تایبەت بوونی نییە کەرتی گشتی هەیە ئەوە ڕێک سۆسیالیستیە ئەوەیە هاوڕێیان ئەوەم هەبوو لەسەرە و ئایدیۆلۆژیانە و من جیاوازی شەکەم لە نێوان ئایدیۆلۆژی حزبی و ئایدیۆلۆژی نەتەوەیی بۆ نمونە ئیمپراتۆرێتی بریتانی ئایدیۆلۆژیایەکی هەبووە بۆی بڵاو بێتەوە بە دنیای بۆ نمونە ئەوەی کە هەناردەکردنی شارستانیت بۆ شارستانیکردنی میلەتان یا بڵاوکردنەوەی مەسیحیەت بڵاوکردنەوەی تەکنەلۆژیا و نازانم چی ینی ئایدیۆلۆژیایەک هەیە ئەمریکیەکان کە ئەمریکایان گرت کە وڵاتی خۆیاندا کە شۆڕشیان کرد دژی بریتانیەکان لە ئەمریکا ئەمریکیەکان شۆڕشی ڕزگاریان کرد دژی بریتانیا ئایدیۆلۆژیایەکە بێ هەبێت بەدەر لە ئایدیۆلۆژیا حزب ینی ئایدیۆلۆژیا بەس حزب ئایدیۆلۆژیای نییە ئەکرێنێتەوەی من خۆم باوەڕم بەوەیە ینی کە کورد دەبێ ئایدیۆلۆژیایەکی هەبێ بۆ بەرەو بۆ زیندووکردنەوەی شارستانیەتەکەی ئەیتر کۆمەڵێ لەسەر کۆمەڵێ بنەما بەڵام جیاوازە لە ئایدیۆلۆژیا حزبی جیایە لە وەک بڵێ لە ئایدیۆلۆژیای نەتەوەیەک ئەتوانی ناوێکی تری لێ بنەی بڵێ نازانم بەڵام هەر ئایدیۆلۆژیای بۆ نمونە ئیمپراتۆرێتی بریتانی ئایدیۆلۆژیای جمهوری ئیسلامی ئایدیۆلۆژیای
یەکێتی سۆڤێت ئایدۆلۆژیای ئەمریکا کاتێککە جیانە گرێ و چییە ئایدۆلۆژیای مافی مرۆڤ بۆ نمونە ئەوەی فەڕەنسا ئیمپراتۆرێتی فەڕەنسیە و کاتەی دنیای نیوەی دنیای لەژێر دەستا بوو ئایدۆلۆژیایەکی هەبوو ئەوەیە هاوڕێیان ئەیتر نازانم ئایا وەڵامی پرسیارەکەم بە پێویستدایەوە یا پرسیاری تر هەیە یا ڕەخنە هەیە لە وەڵامە دەوڵەت خۆبوو هەمومان بەوانە چیە بیتە جاش دەوڵەتی خۆ دروستکە وڵاتی خۆ دروستکە هەر حەزی لە جاشاتی یا هەر هینا ئەوێ بڵێ ناچارم بۆیە بمەجا بابە ناچار نیت حەزێ لێیە تۆ ئەوە لە ڕەکتە لە خوێنتە ئەژینا کێ مەجبورتەکە ئەوەیە هاوڕێیان دەی زۆر سپاس دەی کاتێکی خۆش